داهاتی سلەیمانی چی لێ دێت؟ سلەیمانی چۆن لە داهاتەکەی مەحروم دەکرێت؟ داهاتی ناوخۆی زۆنی سەوز چۆن خرج دەکرێت؟ ئەوەی لە زۆنی زەر دەکرێت بە چی دەکرێت؟ سەرۆکی حکومەت لەم کابینێدا کە تەمەنی زیاتر لە 6 ساڵە تەنها 3 جار هاتۆتە سنووری سلەیمانی و هەڵەبجە و ئیدارە سەربەخۆکانی ئەو پرۆژەی کە دەبوو پارەی بۆ خەرج بکات پردی تووەقوت بوو تا ئێستا تەنها بەردی بناغەکەی دانراوە. شەقامی 100 مەتریش پارەی کابینەکەی ئەوی بۆ خەرج نەکراوە لە کاتێکدا زیاتر لە 474 ملیار و 134 ملیۆن دینار تێچووەکەیەتی. ساڵێک وادی کاری ماوە بەڵام لە 185 کارەکانی تەواو بووە. هێشتا حکومەت پارەی بۆ دابین نەکردووە. ئەوە جگە لە پرۆژەی ڕێگەی هەڵەبجە سەید سادق و کەلار و دەربەنی خان و ڕانێ و دووکان و کۆیە و زۆری دیکە. ئەم کابینەی حکومەت کابینەی زۆنی سەوز نییە چونکە جگەلەوەی پارەی بۆ خەرج ناکات پارەکانی ئەم زۆنەش کۆ دەکاتەوە و دەیبات و کەس نازانێت چی بەسەر دێت. پێشتر مانگانە لە سلەیمانیەوە 7 ملیار دینار بۆ موچە بەکار دەهێنرا. ئێستاش نزیکەی 50 ملیار دینار بۆ ئەو مەبەستە خەرج دەکرێت. جگەل و پارێش پێشتر مانگانە 15 ملیار دینار بۆ خەرجی حکومەت لە سلەیمانیەوە دابین دەکرا. ئێستاش 10 ملیار دینار دابین دەکرێت. لە سلەیمانیەوە 85 ملیار دینار بۆ ئیکرامی فەرمانبەرانی خانە نشینکرا و گەڕێنراوەتەوە بۆ وەزارەتی دارایی. بەڵام تا ئێستا ئەو پارێ دابەش نەکراوە و چارە نووسی نادیارە. پارەکانی سلەیمانی و هەڵەبجە بە یاسا دەبرێنە هەولێر بەڵام بە نایاسایی زۆنی سەوز سزا دەدرێت. هەتا کێربستۆنەکەی چواردەورەش و خۆڵەکەی ژێریشی ئیدارەی گشتی چێتی نیشتیمانی کوردستان پارەکەی بۆ سەرفکردنەوە. بەڵام سەوزاییەکە و ئەو دوو دیوارە و جوانکاری مەسافە بچووکەی کە لێرە هەیە بڵێ ئەوە هەدیەی کۆمپانیاکە بوو. ئەمە قسەی سەرۆکی شارەوانی کۆیەیە کە سەر بە پارێزگای هەولێرە بەڕوونی دەڵێت دۆخیان چەندە خراپە بەدەست ئیداری هەولێرەوە بە ناچاری ئیدارەی گشتی پارەی بۆ دابین کردوون. داهاتی سلەیمانی ئاوای لێدێت و جەنابی سەرۆکی حکومەتیش خۆی دەزانێت بەڵام دەیەوێت تیرۆری ئیداری سلەیمانی و هەڵەبجە بکات بە ناوهێنانی نەبوونی پرۆژە.